حنينش تەواو بوو، ئەم غەزایەش تەواو بوو، ئەوەی کە دیلی شەڕ بوو، شایەنی کوشتن بوو، وەکو دوڕەیدی کوڕی سەمما کە پلانی کەمینەکە و ئاگرکردنەوە و ئەوانەی دانابوو کوژرا. ئەمە زۆر مهمە کە خەڵکێک وازانێ ئیتر کە دیل بوو ناکوژرێ، بە زواش نییە، چونکە سەیری کاریگەری ئەکرێتەوە و هەروەها جورمی پێشووتریشی کە چیتری کردووە پێشتر. دوڕێدی کوڕی سەیما عمری 92 ساڵیش بوو، کوێریش بوو کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام حوکمی کوشتنی دەرکرد. لەبەرەوە مەرجنیە کابرا کوێرە، خوتەکە عایدی ئەو بوو، پلانی شەڕەکە ئەو دایناوە، لەبەرەوە حەسەب کاریگەری ئەو دیلە لە هەڵگرسانی شەڕەکە یان لە سەوابقی پێشتری و تاوانی پێشتری کە کردوێت. بەهەرحاڵ هەوازنیش مسلمان بوون، ئیسلامەتی بە ناوچەکانی ئەوانیشا بڵاو بووە و جار بۆ جار و شوێن بە شوێن مستەقڕترە بوو.